پرسیاری 24 کە ئەخیرە ئەڵێ وەکو جەنابیشە دەزانی محەممەدی کوڕی شا سەلمانی سعودیە چوە سەرسەربانی کەعبە، ئایا ئەمە جائیزە؟ ئەگەر جائیز نییە بۆچی وای کرد؟ وەڵا برا بەڕێزەکەم هیچ جائیز نییە و بە لۆتێتی وای کرد و سەرسەرەتی و مرتد و کافر و مەلعون خۆی باوکی و عشرەتیشی ئال سعودیش هەمووی و تاغوتێکی مەلعونە بۆ ئەیهانەکردنی دینەکە ژەمەی کرد. هەموو ئومەتی ئیسلام لەسەر ئەو متفقن کە نوێشکردن لە سەربانی کەعبە نابێ. خۆمە بۆ نوێژ نەچوو. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕێگایدا بیلالی حەبەشی بچێتە سەر کەعبە لەوێ بانگ بدا، یەکەم لەبەرەوەی بەرزترین شوێن بوو هێ و سەردەما، دووهەم بۆی لوتی عەرەبەکانی پێ بشکێنە کە ئەم بیلالەی عەزێتتانەدا و بە عەبەدەتان کڕیوەتان فرۆشت، ئەوە دەرەجەی لە ئیسلام ئەوەندە بەرز بۆ تۆ چۆتە سەربانی کەعبە بۆ لوتشکاندنی ئەوان. ئەی ئەم بۆچی چووە سەر کەعبە؟ بۆ لوتشکاندنی ئێمە نییە مەگەر بۆی بڵێ مسڵمانینە مقەدەسەکەتانەوەتا لەژێر پێمە. ئەم بۆ ئەوە چۆتە سەر کەعبە. ئەنجا سودێسی مەلعون کە لەگەڵ یا چووە ئەوانی تریش بە هەمان شێوە چون نوێژ بکەن لەوێ، چون گسکی بدەن، چون پاچی کەنەوە، چون حەبلەکان قایم کەنەوە کە هەندێک لە عولەمای تاغوتی ئەوان ئەمانە مبەڕریانە لە جا خەڵکی کەژە چێتە سەر کەعبە هەیە بەنگلادیشیە گەڕۆ حەبلەکان قایمەکات. ئەی بۆ ئەم کە چوو حەبلەکانی قایم کردەوە. پاشان ئەم چووە سەری کەعبە وەکو بیلالی حەبەشی بانگی لێدا؟ نە. مبەڕری ئەو چەنە بازانەی کەەوە دیفاعی لێکەنەوە ئەڵێ چووە سەربانی کەعبە بۆ ئەوی پرۆژەی بەرفراوانکردنی کەعبە بە واقعی ببینە. ئێخوا ڕوت ڕشکە. کەعبە نزمترە لە 2 تابقی دووەم و سێهەمی هەموو کەعبە، یعنی ئەو هەرچۆتە شوێنێکی چاڵە وەک چاڵ وایە دەوروبەرەکەی هەر نابینی. بچوایە سەر شاخی ئەبوو قوبەیس هەموو کەعبەیە بینی، بچوایەتە سەر بورجی سەعاتەکە هەموو مەکەیە بینی، دەرەوەی مەکەشیە بینی، بچوایەتە سەر هەلیکۆپتەر بە هەلیکۆپتەرە سەیری پرۆژەکەی هەموویە کرد. دوایە ئەم خوێنەوە هەرە چه تەسیرێکی هەیە؟ یعنی پرۆژەکە بینێ پرۆژە مهندیسە تەنفیزیەکە بە مهندیسەکەڵێ بۆم بێنە چەنی تەنفیز کراوە پێڵێ ئەوەندەی تەنفیز کراوە. ئەم تاغوتە مەلعونە مرتەدە بۆ ئەوە چووە سەرسەربانی کەعبە کە بڵێ ئەمە مسڵمانینە من زۆر مستەهترم ئەوە مقەدەساتیشتان پێشێلەکەم هیچ کەسێکیش ناتوانێت قسە بکە. و عولەمای سوڵتانیش چۆرە موشەکە یان عولەماکانی تریان عینەن بە مبەرر بۆیە هێنەوە خوای گەورە خەجاڵەتیان کە خوای گەورە حەمەی کوڕی سەلمانیش بخاتە جەهەنەم وبمن والاه وناصره وأيده وأحبه وأعانه على كفره وارتداده. خوای گەورە ئێمە هیدایەت بدا بەرچاومان ڕۆشن کە بەهێزمان کا بمان کە بەداتی قەدەری خۆی وەسەر خستنی دینەکەی. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة